We're pleased to support your continuing efforts to increase your capabilities and assist your efforts to reform and modernize the Ministry of Peshmerga Affairs, bringing the Peshmerga under a unified chain of command, a single accounting mechanism, and instituting electronic payment of salaries. پشتیوانی یەک بە وەکو ئەندامێکی وەزارەتی پێشمەرگە وەکو بەشێکی گرنگی وەزارەتی پێشمەرگە دەست بەکارە و بەشێکی زیندووە هەر ئەم ڕۆژە هەواڵەمان بەنامەیەکی ڕسمی لە هێزەکانی هەفتاوە پشتیوانی دوو بەڕسمی هێزی پشتیوانی خۆی پشتیوانی دووە خات سەر وەزارەتی پێشمەرگە ئەمە قۆناغی یەکەمە لە خۆڕێخستنەوە ومێدمان وایە لە ئایندەیە بە هەمومان ئەو هێزە کوردستانیە پێک بێنین کە بتوانێت ڕوبەڕووی هەموو مەترسیەکانی سبەینێ و ئایندەش بێتەوە. زۆر سپاسدانەکەی جارێک کە سپاس بێت.